دەستگای بەخشین لە هەموو بۆنەویادێکدا هەژاران و بێباوکان بەسەر دەکاتەوە. لەم جەژنەشدا پرۆژەیەکی فراوانی قوربانیکردنی لە سەرجەمشار و شارۆچکەکاندا ڕاگەیاندووە. ئێستاش ئێمە ئەمڕۆ لە بەرنامەی بەخشینە نووسنگەی غەلیفان بە هاوکاری برایانی ئەنجومەن هەڵساین بە زیندووکردنەوەی سونەتی قوربانی. لە ئێستاشوە هەڵساین بە سەربڕینی ئاژەڵەکان و 32 ئاژەڵمان سەربڕی، 28 بزن و 4 مەڕ و 2 ڕەشە وڵاغ. ئەمڕۆ وەکو خۆبەخشێک کە هاتینە لێرانە بۆ زیندووکردنەوەی ئەم سونەتە بەرز و پیرۆزە لە دۆم ڕۆژی جەژنی قوربان بە هاوکاری نووسنگەی بەخشین ناوچەی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوەی ئێمەش ئەو ئەزر و پاداشتەمان دەستکەوێ. بەناوی خوای گەورە ئێمە دوێنێ هەرستاین چوین بەرەو شاری هەولێر ئەو حیوانانە ئەو ئاژەڵانان لەوێک هینان و ئەو ئاژەڵانە ئێستا مەرجی شەرعیان تەواوە و مەرجی تەندروستیشیان تەواوە و ئێمە لێرە بە پاک و خاوێنی سەریان ئەبڕین و دابەشەکەین بەسەر فەقیر و هەژارەکان. متمانەبوون بە دەستگای بەخشین وای کردووە خوا پێداوان لە ڕێگای دەستگای بەخشینەوە قوربانیەکانیان بکەن و لە ڕێگەی ئەوانەوە بەدەستی هەژاران دەگەیەندرێت و نووسنگەی خەلیفانیش لەم جەژنی قوربانە توانیویەتی قوربانیەکانیان بەسەر 300 ماڵی هەژاری دەڤەرەکەدا دابەش بکات. خی پەروەردگارە فەرمێ لە مەدحی ئەو کەسانێکەوە ماڕی خۆیان دەبەخشن و نیەت و ئەجری خۆیان لە خوای گەورە حیساب بکەنە فەرمێ من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. أم آيات جوانا فيرمان دكاتو هان من دادات أوي تشل بيناي خوا دا ببخشين بتايبتي لو روجي كمسلمانان لا شويتي زور خراب وقيرانة شي قرص داينا بخشين لم روجا دا قولتر لكاتشي دي كذا كوا خوشيو هرزاني بيت. ئێمەوەکو ئەنجومەنی خەلیفان بە هاوکاری بەرنامەی بەخشین بە هاوکاری خێرخوازان ئەمڕۆ هەستاین بە ئەنجامدانی سونەتی قوربانی لە سنوورەکەمان. پرۆژەکەمان بریتی بوو لە 32 ئاژەڵ 2 ڕەشە وڵاغ و پرۆژەکەمان بەو شێوەی بوو هەرستان بە تەختێکردنی سنوورەکەمان ناو خەلیفان و دەوروبەری خەلیفان و گوندەکانی بەناونووسینکردنی ئەو خەڵکە فەقیر و هەژار و کەم دەرامەتەی. لەگەڵ نووسنگەی بەرنامەی بەخشین هەڵساین بە ئەنجامدانی سونەتی قوربانی کە بە هاوکاری کۆمەڵی خێرخواز بوو خوای پەروەردگار پاداشت ئێوان بداتەوە. ئێمە بەو ئومێدەین کە بتوانین لەلایەن خوای پەروەردگارەوە پاداشتێکمان دەستکەوێ و سپاسی هەموو ئەو بەڵێزانەشەکەین کە وەک خۆبەخش هاوکارمان بوون. نووسنگەی خەلیفانی دەستگای بەخشین خاوەن پرۆژەی جۆرا و جۆر بووە، پێشتریش چەندین پرۆژەی خێرخوازی گرنگی لە سنوورەکەدا ئەنجام داوە و لەم جەژنەشدا پرۆژەی قوربانیکردنی ڕاگەیاندووە و توانیویەتی دەیان خێزانی کەم دەرامەت لەم پرۆژەیە سوودمەند بکات. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خەلیفان.